لەم هەفتانیدا دەست دەکەن بە نردنی بەشە خۆراک بۆمان کە ئەوش حسەی مانیەکی پێ دەڵێن تا ئێستا چونکە لە حسەی مانیەکە ئێمە تەنها برنجمان باش دابشمان کرد چاوەڕی مادەکانی ترەکەن وەکو زەیت و شەکر دەستکەین بە دابشکردنی ومێ دەکەم ئینشەڵا لەم هەفتانیدا دەستکەن بە نردنی ئێمەش دەستکەین بە دابشکردن چونکە بۆ ئەوی بەڕاستیەکە ئەم بەشە خۆراک بۆ هاوڵاتیان سوودێکی زۆری دەبێت و دەبێتەوە ئەوەی کە بازار ڕاگیر بکات و نێڵ نرخی بازار گران بێت و هاوسەنگی بازار پارێزین و ئێمەش بتوان ئاسی خۆمانە خزمەتی بە دانیشتوان شارکماکەین. باشە خۆراکی سلێمانی دەکات لە مانگی یەک تا ئێستا بازرگانی عێراق ناکاتەوە من ناچمە ژێرباری ئەو پارەیە ئیشم حەقی داری ساڵی 2010 چەندێک